ژاهرخوارکردنی مەلیک فەیسەڵی یەکەم لەلایەن ژنێکەوە. سەرکردەکان وەک چۆن ژیانیان پڕیەتی لەنهێنی لەناو کۆشکەکان بە هەمان شێوە مردنەکەشیان دەرگای بەڕوویدەیان گوماندا دەکاتەوە. مەلیک فەیسەڵی یەکەمی عێراق وەک یەکەم سەرکردەی دەوڵەتی تازە دروستبووی عێراق یەکێکە لەو نمونانەی کە مردنەکەی گومانی زۆری بە دوای خۆی داهێنا. سەرەتای سیەکانی سەدەی بیستەم مەرگی مەلیک فەیسەڵ و گومانەکان لەسەر ژاهرخوارکردنی لە ناوخۆی عێراق و دەرەوە بوونە مژاری ڕۆژەکانی ئەو کات. 8 ئەیلولی 1933 لە سویسراوە جاڕی مردنی مەلیک فەیسەڵی یەکەمی پاشای عێراق درا و هۆکارەکەشی لەلایەن نەخۆشخانەی سویسراوە با گرژبوونی شادەمارەکانی لێک درایەوە. گەرچی لە سەرەتاوە زۆرینەی عێراقیەکان راپۆرتی پزیشکانیان لەلایەن سویسراوە قبول کرد، بەڵام ئەوە نەیتوانی ببێتە ماوەی باوەڕ و قەناعات لە لای سیاسیەکان و بە تایبەتی بەریتانیا، چونکە کەسیەتی فەیسەڵ لە بەریتانیەکانەوە نزیک بوو. گومانەکان لەسەر مردنی مەلیک فەیسەڵ یەکەم بەشێک لە دکتۆرەکانی ئەو کات لە ناویاندا دکتۆر کوشر کە لە سەرچاوەکانی توێژەر باقر یاسیندا هاتووە باز لەوە دەکات کە هیچ بەشێک و دۆخێک بەدی نەکراوە سەبارەت بەو مردنە کتوپڕەی مەلیک فەیسەڵ. دووەم ئەوەی کە هۆکارێکی تری گومانەکان بوو دیارنەمانی ئەو ژنە هێندیە بوو کە بەردەوام لە لای مەلیک فەیسەڵ بوو. دوای مردنی مەلیک ئەویش دیار نامێنێت. ئەو کاتە گومانەکان زیادیان کرد و ئەو ژنەیان بە هۆکاری مردنی دانا و دواتر وترا کە لە ڕێگەی خواردنەوەی چاوە ژەهرت خواردی کردووە. سێەم راپۆرتە پزیشکەکانی چەند ڕۆژبەر لە مردنی شا فەیسەڵ ئەوەیان ڕوون کردەوە کە هیچ کێشەیەک لە دڵیدا نەبووە. چوارەم راپۆرتی کۆنسڵگەری بەریتانیا کە بۆ وەزارەتی دەروەی وڵاتەکەی ناردووە تێیدا بەڕوونی جەختی لەم خاڵانە کردووەتەوە و تێیدا ئاماژەی بەوەش کردووە کە تەرمەکەیان زۆر بە خێرایی پێچایەوە و نەیانێش پشکنینی وردی بۆ بکرێت و هەرزوو گەیان دویانەتەوە سەفارەت. سەرچاوەکان بە جیاواز باز لەو کەسانە دەکەن کە دەستیان لەو کارانەدا هەبووە. یەکێک لەوانەی تۆمەتبار کراوە نوری سەعیدە. هەندێک سەرچاوەی تریش دەڵێن بەریتانیەکان خۆیان دەستیان تێیدا هەبووە، بەڵام ئەو سەرچاوەیە بە بۆچوونی توێژەران کەمێک جێگەی گومانە، چونکە کەسیەتی فەیسەڵ زۆر لە خۆیانەوە نزیک بووە. شا فەیسەڵی یەکەم کوڕی حوسێنی کوڕی عەلی کوڕی هاشمیە. لە 20 ئایاری ساڵی 1885 لەدایک بووە. ساڵی 1896 لەسەر داوای سوڵتانی عوسمانی عەبدولحەمید شا فەیسەڵ لەگەڵ باوکیدا ڕۆشتووە بۆ ئەستانە. ساڵی 1909 باوکی مەلیک فەیسەڵ کراوە بە شەریفی مەککە. ساڵی 1916 بە پاڵپشتی بەریتانیا دژی عوسمانیەکان جەنگاوە و توانیوێتی عوسمانیەکان لە ناوچەکانی عەرەبستانی سعودی ئێستا بکاتە دەرەوە. ساڵی 1970 بە سەرکردایەتی شا فەیسەڵ هێزەکانی سوپای عەرەب چوونە سووریا و عوسمانیەکانیان کردە دەرەوە و دواتر شا فەیسەڵ حکومەتێکی عەرەبی لە دیمەشق ڕاگەیاند. 8 مارسی ساڵی 1920 کۆنگرەی گشتی سووریا سربەخۆیی سووریای ڕاگەیاند و شازادە فەیسەڵ کرا بە شای سووریا. بەڵام زۆری نەخایاند، فەڕەنسا هێرشی کردە سەر سووریا و داگیری کرد. شا فەیسەڵ ڕای کردە بەریتانیا و حکومەتەکەی لە سووریا کۆتایی پێهات. دوای بەڕێوەچوونی زنجیرەیەک شۆڕژ لە ناوچەکان دژ بە بەریتانیا، وینستۆن چەرچڵ لەژێر ڕۆشنایی کۆنگرەی قاهیرە سیاسەتی خۆی گۆڕی و ویستی حکومەتێکی نیشتیمانی دروست بکات لەژێر چاودێری خۆی. بەریتانیا شانشینی عێراقی ڕاگەیاند و فەیسەڵی کوڕی حسێن کرا بە شای ئەو دەوڵەتە نوێیە. بەرەنجامی هەڵبژاردن فەیسەڵیش 96 دەنگەکانی بەدەستهێنا و کرا بە شای عێراق. بەڵام ئەو ڕێژەیە تەنها بۆ ڕەوایەتی دان بوو بەشە، گەرنا کورد بەشێکی سەرەکی ناوچەکە بوو، لە زۆر شوێن دەنگی نەدا و تەنانەت لە ناو بەشێکی زۆری عەرەبەکانیش نەیاری هەبوو. 1 ئەیلولی ساڵی 1933 شا فەیسەڵ سەردانی وڵاتی سویسرای کرد بە مەبەستی پشکنینی پزیشکی. دوای 7 ڕۆژ لە سەردانەکەی و لە بەرواری 8 ئەیلولی ساڵی 1933 مردنی شا فەیسەڵ ڕاگەیەندرا.